ما ايوه عمل كان بناوی خوای گەورە و میهرەبان هەموو لایەکتان بەخێر بێن ئێوارەتان باش ئێمڕۆ ما بە پێویستمان زانی ئەو پرس کۆنفرانسە بکەین بۆ ئەوەی هەندێک ڕوونکردنەوە بدەین لەگەڵ برای بەڕێزم کاک عەلی دلێر بەڕێوەبەری پۆلیسی شاری هەولێر بەداخەوە لە ماوەی ڕابردوو چەند ڕووداوەکی نەخوازراو لە شاری هەولێر ڕوویدا لە بابەتی تەقەکردن و کێشە و پێکدادان و بەشێکی حالەتی کوشتنیش هەبوو هۆکارەکانیش زۆربەی هەرە زۆری کە کێشەی کۆمەڵایەتی لەسەر زەویوزار قەرز و قەرزداری کێشەی تر کە لە سەرەتاوە کێشەی شەڕەدەست و پێکدادان بوو دوایە بۆ هۆکاری ئەوەی کەوا چەک بەکار بێت بۆیە ئێمە دڵنیایی دەدەینە هاوشاریانی خۆمان دانیشتوانی شاری هەولێرکەوە بە پاڵپشتی و پشت ئەستوری و بڕوامان بە هێزەکانی خۆمان ئەمنی بە هێزەکانی ئاسایش پۆلیسی هاتوچۆ هێزی زێرەوانی هەموو هێزەکانی ناوخۆکەوە بە هیچ شێوەیەک ڕێگا بە هیچ کەسێک نادەین کەوا کاری غێرە یاسایی کاری ترساندن و تۆقاندن و لەناو شاری هەولێر ئەنجام بدە کە بەداخەوە بەشێک لەوانی کە ئاماژەمان پێکرد لە ماوەی ڕابردوو ڕوویاندا بەڵام خۆشبەختانە سوپاس بۆ خوای گەورە سوپاس بۆ هێزە ئەمنیەکانمان بۆ بەڕێوەبەراتی پۆلیسی شاری هەولێر و بەڕێوەبەراتی ئاسایش و هێزەکانی تری ناوخۆ کە هەموو ئەو تاوانبارانە هەموو ئەو داواکارانە ئەوانی کە داواکراوە بوون لەلایەن یاساوە لەلایەن دادگاکانەوە دەستگیر کران ئیجراعاتی پێویستیان گیرانە بەر بەشێکی زۆریش کە لە ڕێگای هێزەکانی ئێمە لە دانانی مەفرەزە و تیجوارکردن لەناو شاری هەولێر چەندین ئۆتۆمبیل چەکی قەدەغەکرا و بێمۆڵات ماتۆرسکێ موادی تری کە قەدەغەکراوە بە پێی یاسا دەستگیر کراون دەستیان بەسەردا گیراوە بۆیە ئەو جارێکی تر ئێمە دڵنیایی دەدەینە هەموو دانیشتوانی خۆمانکەوە ناو شاری هەولێر هەموو ئەو شێویانەی کە لە ماوەی پێشتر ئەنجام دراون بەڵام خۆشبەختانە ئیجراعاتی پێویستیان لەگەر کرایە ناتوانیا لە یاسا دەربچن داواش دەکەین لە دانیشتوانی شاری هەولێر خەڵکی خۆشەویستی شاری هەولێر هاوکارمان بن لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی پێدانی زانیاریەوە هەر کەسێک لە هەر بوارێک کاسبکار ساقی تەکسی و باڵ هەلگر و هەموو ئەوانەی تر خەڵکی بازار لە هەر شوێ حالەتێکی نامە و حالەتێکی نەخوازرا و دەبینن بە زووترین کات ئاگداری هێزەکانی ئەمنی ئێمە بکەنەوە کەوا بە شەو و ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیانن ئەو هێزە ئەمنیەی کە لە ماوەی ڕابردووش سەرڕای هەبوونی هەموو ئەو قەیرانانەی کە هەبووە لە ساڵی ڕابردوو بە تایبەتیتر کە قەدەغەی هاتوچۆ و ڕێکارەکانی خۆپارێزی و شەونخونیان بە شەو و ڕۆژ بە سەرما بە گەرما لە ناو شاری هەولێر و دانانی مەفرەزە و پاراستنی تەندروستی گشتی شاری هەولێر ئەو هێزارەمان بەردەوامن لە خزمەتکردنی پاراستنی ئەمنیەتی شاری هەولێر و دەستگیرکردنی هەموو ئەو داواکراوانە و ئەو تاوانبارانەی کە هەوڵی سەرپێچیکردن هەوڵی تاوانکردن لە ناو شاری هەولێر ئەنجام دەدەن بۆیە ئێمە بە پێویستمان زانی ئەو ڕوونکردنەوەی بدەین کەوا دڵنیایی بدەینە هەموو لایەکەوە لەمە و پاشیش هەر حالەتێکی لەخوازراو هەبێ دەست بەجێ هێزەکانی ئەمنی ئێمە ئیجراعاتی پێویست دەگرنە بەر ئەو تاوانبارانەی کە هەش بوونە ئێستا جەنابی کاک عەمید دلێر زیاتر ئیشارەت و ئاماری تەواوتان پێ دەدا لە ماوەی ڕابردوو کە توانرایە بە شێوەیەک و ئەو سەرپێچکارانە چۆن دەستگیریان بکەین و ئامارەکان چەندە و چەند تاوان ئەنجام درراوە چەندیشی ئیجراعات لەگەر ئەو کەسانە کراوەکەوە سەرپێچکرا و داواکراون فەرمووکە خێران هەموو لایەک وەزیەتتان چێشە هاتنە پارێزگای هەولێر زۆر سپاس بۆ جەنابی کاکێ من کار و چاڵاشەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر
دەخێنە بەردیدی هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست لە ماوەی کارکردنمان بۆ ساڵێک ساڵی 2020. ئاماری گشت تاوانە جۆرا جۆرەکان کە لە شاری هەولێری خۆشەویست ڕوویداوە، کۆی گشتی تاوانەکان کە تۆمار کرا لە ناو شاری هەولێر 10,861 تاوان تۆمار کرا لە ناو شاری هەولێر و سنووری شاری هەولێر و 9,846 تاوان ئاشکرا کراوە و ئەو تاوانە کە تۆمار کراون هەموو کێسەکان یەکلا کراونەوە دراونە دادگا. واتە ڕێژەی ئینجازمان 92.2 بووە لە سەد. ئەو ڕێژەیەش تاکو ئێستا لە پۆلیسی هەولێر تۆمار نەکراوە. لێرەوە سوپاسی هەموو ئەفسەر و کارمەندان دەکەین کە شەونخوونیان کرد بۆ تۆمارکردنی ئەم ڕێژەیە. بابەتی دووەم پێویست دەکە لەسەر ئەم ژمارە بوەستین، ئەویش 4,301 تۆمەتبار دەستگیر کراوە لە سنووری شاری هەولێر و دەوروبەری لەلایەن هێزەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر و ئەوانش هەموو دراونتە دادگا. سەبارەت بە تاوانی کوشتن کە تاوانێکە تاوانێکی گەورەیە لە ڕووی یاساوە. بۆ ساڵی 2020 65 تاوانی کوشتن لە شاری هەولێر ڕوویداوە، 61 تاوان ئاشکرا کراوە، واتە 61 تۆمەتبار دەستگیر کراوە، کێسەکانیشان دراوەتە دادگا. حاڵەتێکی ترمان هەیە، ئەوەیش کە ئێستا زۆر باسی لێوە دەکرێت لە ڕاگەیاندنەکان کە حاڵەتی تەقەکردنە ناو شاری هەولێر. بێگومان حاڵەتی تەقەکردن لە هەموو شارێک لە شارەکانی دنیا هەیە، بە تایبەتی شاری هەولێر وەکو شارەکانی تر حاڵەتی تەقەکردنی لێ ڕوویداوە. 32 حاڵەتی تەقەکردن هەبووە لە ناو شاری هەولێر لە یەک ساڵدا. 29 حاڵەت دەستگیر کراوە، واتە 29 تۆمەتبار دەستگیر کراوە و درایتە دادگای. و هەروەها هێزەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر لە ماوەی یەک ساڵدا 1585 سوالکەریان دەستگیر کردووە لە هەردوو ڕەگەز نێر و مێ کە خۆیان نیشانداوە بە چەندین جۆر خۆیان نیشانداوە کە نەخۆشن، کەم دەرامەتن یان سەقەتن بەهۆی ڕاکێشانی عەتف و سۆزی هاوڵاتیان. و بۆ نمونە سوالکەرێک لەلایەن هێزەکانمان دەستگیر کرا بۆ ماوەی 72 کاتژمێر توانی بووی 13 ملیۆن دینار کۆ بکاتەوە. ئەمە ئەم دیاردەیەکی گەلک ناشرینە، دەبێتە هۆی ناشرینکردنی سیمای شارستانی شاری هەولێر. بۆیە بە سوپاسەوە هێزەکانمان ئەم ژمارەیان دەستگیر کردووە و دراونە دادگا. و هەروەها هێزەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر لە ساڵی 2020 توانیان 183 تۆمەتبار دەستگیر بکەن کە فەرمانی دەستگیرکردنیان هەبوو کە تاوانی دزی و کوشتن و تیجارەتکردن بە مادە هۆشبەرەکان تێیدا هەبووە. ئەو 183 تۆمەتبارە دەستگیر کراون کە داوا کرابوون لە شارەکانی تری هەرێمی کوردستان و هەروەها شارەکانی عێراق و دەستگیر کراون و تەسفیر کراون بۆ ئەو شوێنانەی کە داوا کراون. سەبارەت بە تاوانی ڕێگری. تاوانی ڕێگری تاوانێکی گەورەیە وەکو تاوانی کوشتن و تاوانی دزی. هێزەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر لە کۆی 13 تاوانی ڕێگری 9 تاوانیان ئاشکرا کردووە کە لەم 13 تاوانە لە ساڵێک ڕوویداوە لە ناو شاری هەولێر و دەوروبەری. 17 تۆمەتبار بەشداریان کردووە لە ئەنجامدانی ئەم تاوانە، واتە تاوانی ڕێگری. لە کۆی 17 تۆمەتبار 15 تۆمەتبار دەستگیر کراون دراونەتە دادگا. و هەروەها هێزەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر بە تەنسیق لەگەر بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێر و فەرماندەی هێزی زێڕەڤانی لە ڕێکەوتی 16 یەکی ئەم ساڵ تاکو 16 لە 16 12 ببورن لە 16 12 تاکو 16 یەک
توانیمان 12 تۆمەتبار دەستگیر بکەین کە داوا کرابوون و هەروەها 39 ئۆتۆمبیل دەستگیر بکەین و هەروەها 6 چەک دەستی بەسەردا بژیرێت و 199 کەلوپەری قەدەغەکراو توانرا دەستی بەسەردا بژیرێت و هەروەها هێزەکانی پۆلیسی هەولێر بە تەنسیق لەگەر لێژنەی قیامەتی هەولێر توانیمان کار و چالاکیەکانی تر ئەنجام بدەین ئەویش دەست بە سەرداگرتنی 45 تەن دەرمانی ئکسپایر واتە ماوە بەسەرچوو تەزویر و ئیتلافکردنی بەپێ ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و تەندروستی و لادانی 112 شوێن کە تەجاوزیان کردبوو لەسەر موڵکی گشتی واتە موڵکی حکوومەت و دەستگیرکردنی 208 ئۆتۆمبیل کە سەرپێچیان کردبوو لە ناو شاری هەولێر بەهۆی دەنگە بەرزەکانیان خەڵکیان هەرەسان کردبووە نمایشکردنی زۆر ناشرین و نمایشکردنی ترسناک کە دەبووە هۆی دروستبوونی کوشتن و پێکدادان ئەم ژمارەش دەستگیر کراوە لەلایەن هێزەکانمان و هەروەها توانیمان لەلایەن هێزەکانمان 265 سەرپێچیکار دەستگیر بکرێت کە بابەت نەبووینە بە ڕێنمایەکانی پارێزگای هەولێر و ژووری ئۆپەراسیۆن و هەروەها هێزەکانمان توانیان 1302 شوێن دابخەن کە پابەت نەبووینە بە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و تەندروستی و پارێزگای هەولێر و ژووری ئۆپەراسیۆن. بابەتێکی ترمان هەیە ئەویش بەو لە ماوەی ئەخیردا ڕوویدا هەڵکوتان سەر نەخۆشخانەکان 5 حاڵەتی هەڵکوتانمان هەبووە لەسەر نەخۆشخانەکانی شاری هەولێر بە خۆشحاڵیەوە هەر 5 تۆمەتبار دەستگیر کراوە و دراینە دادگا و هەروەها هەڵکوتان هەبووە بۆ سەر دەرمانخانەکان 2 حاڵەت هەبووە هەردوو حاڵەت دەستگیر کراینەوە دراینە دادگا. بابەتێکی تریشمان هەبووە ئەویش هەڵکوتان لەسەر کافتریاکان 4 حاڵەت هەبووە 4 تۆمەتبار بەشداریان کردووە لە هەڵکوتان لەسەر ئەم کافتریانە دەستگیر کراون و دراینە دادگا و سەرەڕای کارەکانی پۆلیسی هەولێر کە پاراستنی ئەمنیەتی شاری هەولێر و سەرماڵی هاوڵاتیانە لە کاتی کەرنتین هێزەکانی پۆلیسی پارێزگای هەولێر بڵاویان پێکرابوو لە هەموو شەقامە گشتیەکان لە شەقامە سەرەشیەکان لە کوچە و کۆڵانەکان بۆ پاراستنی ئەمنیەتی شار بە تایبەتی لە حاڵەتی کەرنتین هاوڵاتیانی شاری هەولێر هەموو ماڵ و ملکی خۆیان بەجێ هێشتبوو لە ناو بازار بە تایبەتی بازاری $0 توانیمان ئەو ماڵ و ملکە و ئەمنیەتی ئەم شارە بپارێزین بە تەنسیق و هەماهەنگی لەگەڵ هەموو دەستگاکانی ئەمنی شاری هەولێر و لێرەوە سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی یەکەیە کە ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر و هەموو ئەفسەر و کارمەندان و بەڕێوەبەرانی دەستگا ئەمنیەکانی شاری هەولێر دەکەین کە شەو ڕۆژ لە ئەرگدا بووینە پێکەوە بە هەماهەنگی بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان و بەرقەراربوونی ئەمنیەتی شاری هەولێر و دڵنیاش دەدەینە دانیشتوانی بە شەرەفی شاری هەولێر کە هەمیشە پۆلیسی هەولێر و هێزە ئەمنیەکان شەونخوونی دەکەن بۆ پاراستنی ئەو ئامەرامیە و سەرماڵی هاوڵاتیان و خۆشمان بە خزمەتکاری ڕاستەقینەی هاوڵاتیان دەزانین. زۆر سپاس بەخێربێن سەرچاو. ڕووداوەکەی تاکردن لە هەولێر زۆر زەقن ینی وەکاری ئەم ڕووداوانە بۆ چەگەرێتەوە ئێستا لای بینەرانی ژوورنی ئەگەر ڕوودنی ینی وەکارەکانەوە پێ بڵێن بۆچی ئەم ڕووداوانە زیادیان کردووە لە هەولێر بەتایبەت لە ساڵی نوێدا. ڕووداوی تەقەکردن ئاماژەمان پێکرد 32 حاڵەتی تەقەکردن لە ساڵی 2020 هەبووە 29 حاڵەت دەستگیر کراواتە 29 تەقەکەر دەستی بەسەردا گیرا و درایتە دادگا. هۆکارەکانی شاری هەولێر بە تەبعی خۆی خەڵکەکی زۆری تێدایە و خەڵکەکی زیاتر تەبعی عەشائری لەسەر غاڵبە هەمووی خاوەن چەکن و واقعەکە کە هەمومان دەیزانین بۆیە ئەم چەکانە لەدەست هاوڵاتیانن و وەزارەتی ناوخۆ بەرنامەی تۆکمەی داڕێشتووە بۆ نەمانی ئەو چەکە پێداچوونەوە لە مۆڵەتی چەک دەکرێت پێداچوونەوە لە چەکەکانی هێز ئەمنیەکان دەکرێت لە کاتی تەوابوونی ئەرکەکانی. کاگلێر ئەحمەد موستەفام لە NRTەوە پرسیارێک بۆ جەنابەت لە باس لە ئامارەکان کرد. پرسیارەکەی من لەوانەیە تایبەت بێت لە ئامارەکانی 2020 هیچ حاڵەتێکمان هەبوو هیچ تاوانبارێک لەسەر ئەوە دەستگیر کراوە کەوا فێڵی لە خەڵک کرد بێت احتیال بوو بێت هاوشێوە کیسەکەی هەڵشۆیی کە لە ناوچەی پشدەر. پرسیاری دومیشم ئەوەیە
هیچ حاڵەتێکی دیکەمان هەبوو تاوانبار دەستگیر کابێت لەسەر فاڵگرتنەوە لەسەر نوشتەکردن پرسیارش بۆ کاکێمەم قادر ئەوەیە کی پارێزگاری هەولێر دەستنیشان دەکرێت و چەند ئەوانەی کەوا کاندیدن یان لە پێشن بۆ ئەوەی بوونە پارێزگار سەبارەت بە پرسیاری یەکەم ئەو حاڵەتە لە ناو شاری هەولێر ڕووی نەداوە تا ژیان بەردەوام بی تاوانش بەردەوام دەبێت بەڵام هێزەکانمان ڕوبەڕووی تاوان باران دەبنەوە تۆمەتباران دەبنەوە و دەستگیریان دەکەن دەدرێنە یاسا ئەم سەبارەت بە پرسیاری دووەمیشت بەڵێ هێزەکانی پۆلیسی هەولێر ئەم بابەتەیان دەستگیر کردووە و درایتە دادگا و لەسەر ئەم بابەتەش زۆر ڕژدین لێ ناگەڕێن ئەم جۆرە بابەتە لە ناو شاری هەولێر ڕوو بدات لەبەر ئەوەی سیمای شارستانی شاری هەولێر تێگەدات یەکەم باسی تەقەکردن لە سەرپێخانەکەت نەکرد کە چەند ڕۆژێک لە تەرمۆیەکی زۆر یاخود بابەتێکی زۆری هەڵگرتووە خەڵکی لە شار هەندێک دەگۆشی باز کە باسەوانێکی لە پەرلەمانتارەکانی تا ئێستا کەس خۆی ڕادەست کردووە ئەوانی تر خۆیان ڕادەست ناکرد یاخود تا ئێستا بەدوایان بوون ئەوە یەکتوهام دەبێت بپرسن زۆرێک لە ڕۆژنامەنووسەکان شێخشە دووسات هەیە لەگەڵ پۆلیسی هەولێر کە لێدوانی ڕۆژنامەوانی جیاکاری دەکەن لە نێوان هەندێک لە دەستگاکان و هەندێک لە دەستگاکان کەس دوازارش کە ئێمە هەواڵ لەگەڵ راپۆرتێکی دیکە لەسەر هەڵداوێن ئێوە گرەی مالێ دەکەن بۆ کەسێک دیاری ناکرد بۆ پێدانی زانیاری کە یاسای هەیە جیاکاری دەکەن پرسیاری یەکەمت کە ڕۆژی چەند ڕۆژێک لەمە پێشتر ئەم ڕووداوە ڕوویدا بەڵام هێزەکانی پۆلیسی پارێزگای هەولێر بارچی خۆیان هەستا بوون و حالەتی تەقەکردن حالەتێکی حالەتێکە لە هەموو شارێک ڕوو دەدات بەبی کەسی تەقە نەکراوە بە بەڵێ فیشەکە جەنابەت پرسیارت کرد ئێمە دەبی وەڵامت بدەینەوە ئەم چەکەی کە بەکار هاتووە لەم حالەتە چەکی بیکەسی نەبووە چەکی کلاشینکۆڤ بووە و ئەوەی خۆی ڕادەستەی هێزی ئاسایشی هەولێر کردووە بە شایەدی خۆی بە وتەکانی خۆی هاوشێوەکانی تەقەیان کردووە بە چەکی کلاشینکۆڤ بە چەکی بیکەسی نەبووە و ئەوانی تریش دەستگیر دەکرێن لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێر و پۆلیسی هەولێر بە هەمانجی پرسیاری دووەمت ئێمە وتەبێژی پۆلیسی هەولێرمان هەیە هەر کاتێک کێسێک ڕوو دەدات لە ناو شاری هەولێر ڕێزم هەیە ئەمە خەڵکی ئەو شارەین دەبێت ئەم شارەمان خۆش بێ لەگەڵ گشت شارەکانی هەرێمی کوردستان دەبێت وە بکەین بەرەو پێش بڕۆین نەک لە دوو کەم و کەسری دەستگاکانی ئەمنی بسوڕێنەوە یان لە دوو کەم و کەسری حکوومەت بسوڕێنەوە ڕاستە گلەی دەکرێت لە هەندە بابەتان بەڵام دیاری کراوە وتەبێژ هەیە دەتوانن پەیوەندی لەگەڵ وتەبێژی پۆلیسی هەولێر بکەن وەڵامی ڕاستەقینەتان دەداتەوە بەڵام ناکرێت لە کاتی لێکۆڵینەوەدا ئێمە ئاماژە بە هیچ شتێک بکەین لەبەرەوەی ئەگەر ئاماژەمان بە بابەتەکانی لێکۆڵینەوەدا لۆی هەیە تۆمەتبارەکە بەڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە خۆی شوێن بزر بکات یان بستە شوێنێک دووربی لە دەستی یاسا سیارێک مێ لەبارەی ئاماری 2020 65 حالەتی کوشتن هەبووە یەک دەستگیر کراوە ڕوونکردنەوە نەدا لەسەر ئەو چوار حالەتی چیان لەسەر هاتووە لە ماوەی ئەو ساڵەدا لەوەی 2021 لەو 32 حالەتە 29 دەستگیر کراوە ڕوونکردنەوە لەسەر سێ حالەتەکەی تر نەدا بەڵێ طبعا کە تاوان ئەنجام دەدرێت لە هەر شارێک هێزەکانی ئەمنی بە دووی تۆمەتبار دەگەڕێن لێکۆڵینەوە ئەنجام دەدەن کە لێکۆڵینەوە ئەنجام دەدەن واتە لە 65 تاوانی کوشتن 61 تۆمەتبار 61 تاوان یەکلایی بکرێتەوە لە دادگاکان 61 قاتیل بکوژ دەستگیر بکرێت و بدرێتە دادگا ئەوە ئامارێکە دەبی لەسەری بوەستین ئەگەر جەنابەت باسی ئەم 61ەکە ناکەی باسی چارەکە دەکەی ئەم چارەش لە ژێر لێکۆڵینەوەدان یانیش بۆ دەستگیر نەکراوە بە پێی بەڵگەکان و بە پێی لێکۆڵینەوە بە هەماهەنگی لەگەڵ هەموو هێزە ئەمنیەکان لەگەڵ هێزەکانی بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر لە دەرەوەی سنووری شاری هەولێرن ئەوانیش نووسراوی فەرمیان لەبۆ کراوە بە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆل و فەرمانی دەستگیرکردنیان لەگەر فەرمانی تەحەڕی بۆیان ڕەوانە کراوە
تاکو لە هەر شوێنێکبی پۆلیسی ئەنتەربۆڵ لە دەرەوەی شاری هەولێر و هەرێمی کوردستان دەستگیریان بکە ڕادستی پۆلیس و دەستگا ئەمنیەکانی هەولێر بکات. سيادة العميد نسأل بخصوص الحوادث الأمنية الأخيرة اللي صارت بالعاصمة، شنو الإجراءات اللي اتخذتها شرطة العاصمة وشنو هي النتائج بالعربي؟ قامت قوات مديرية شرطة محافظة أربيل باتخاذ كافة الإجراءات اللازمة لحماية أمن المواطنين وممتلكاتهم، والإحصائيات التي قدمناها إلى حضراتكم الإحصائيات كلها مدونة في جميع التقارير، حيث نسبة إنجازات مديرية شرطة أربيل تعادل 92% من نسبة التحقيق في الجرائم والقبض على المتهمين، حيث تم اعتقال 4301 متهم في محافظة أربيل لسنة 2020. بالنسبة للأحداث خلال اللي صارت في الفترة الأخيرة، أحداث الأمنية، شنو النتائج مالتها؟ شنو الإجراءات اللي اتخذتها شرطة العاصمة؟ اتخذت الإجراءات الأمنية اللازمة لحماية المواطنين وممتلكاتهم والحفاظ على الأمن، لأن أربيل عاصمة إقليم كردستان الأمن فيها مستتب. بەڕێزم بەنسبەت پارێزگاری داهاتووی شاری هەولێر ئەوە سەرکردایەتی حەزب و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ بڕیاری لێ دەدا لا ئێمەش معلوم نییە چێ دەبێت هەر کەسێ بێ ئەو بڕیارە لەلایەن ئەوانەوە دەبێت نەخێر بۆ ئەوانەی گەڕێکێکی حسارۆک ماوەیە پێش ئێستا گربوونەوەیەکان کرد ئەم ڕۆژهەڵەتت بەپێی بەدوادارچوون میدیایی کە ئێمە گوێمان لە ڕێیەکانیەوان کرد بە ڕێزە لە ڕێگیری لەوەی کە چه ڕێگرە بگورە ئەوان دەڵێن ڕێگری کرد بۆ کارەکانیان ناکە و ئەو گوندی سێبەردان بۆ ئەوەی سەڕێوەی ببوورە سەبنم پرسیارەکەی جەناب تێنەگەیشتن باسی هەشتی حەسارۆکان دەکەی یان باسی شوێنی تر دەکەی بەڵێ بەڵێ خۆی گەڕەکی هەشتی حەسارۆک ئەو زەویانێک کە کاتی خۆی دابەش کران پێش چەندین ساڵ پێش چەندین کابینە ئەو کات من هەر ئەس لێرە نەبووم و ئەرچی جێگری پارێزگاریشم نەبوو بە پێچاوانەوە ئێمە لە دوی چارەسەرکردنین وەکو پارێزگای هەولێر دەمانوێت چارەسەرێک بۆ ئەم زەویانە بدۆزینەوە تەنها هەشتی حەسارۆک نییە گەڕەکەکانیش ترە گەڕەکی ژینە گرجۆتیارە تیمارە هەموو شوێناترە سێبەردانە بەحرکەیە کەڕکە هەموو ئەو زەویانێک کە کاتی خۆی دابەش کراون ئێمە معلومە لە دوای ساڵی 2014ەوە موچە و بوچەی هەرێمی کوردستان کەوا بڕاوە بودجەی پەرپێدانی پارێزگاکان بڕاوە بۆیە هینانی خەدەمات بنیای تەحتی بۆ ئەو گەڕەکانە یان بۆ ئەو زەویانە کارێکی ئەستەمە لە کاتی ئێستادا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شارەوانی کەوا تۆ بتوانانی هەموو ئەو پێداویستیانەی کە هەن بۆیان دابین بکەیت بۆیە ئەوە هۆکارەکە هۆکارەکان ئەوەی نییەکەوە با بڵێن لەلایەن کەسێکەوە یان لایەنێکەوە ڕێگیری بکرێتن کەوا خەدەمات بۆ ئەو گەڕەکە بچێت خۆی ژمارە ئەو زەویانەی کە لەوێن سەرەوەی 16,000 پارچە زەویە تەنها لەوانەیە ئەوەی کە تۆ ئاماژە پێ دەکەیت ئەوەی ئێمە دیتمان گربوونەوەکان سەردانی ئێمەشیان کردەوە بە خۆشحاڵیەوە ئێمە پێشوازیان لێ دەکەین سەردانی شوێنی تریشان کردووە سەردانی بەڕێوەبەراتی شارەوانی چاریشان کردو و سەرۆکاتی شارەوانی هەولێر و وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستانیش تەنها ئەو چەند کەسەی کە داوا دەکەن بۆ نمونە خەڵکێکی زۆرن هەمووی خەڵکی کەم دەرامەتن مافی خۆشیانە بەڵام ئێمە لە ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆ هەموو ئەو پارچە زەویانە تەنها نەک ئەوەی کە چەند کەسێک دێن ئێمە لەسەر ئەرچی خۆوان ئەرچی حکوومەتە خەدەمات بۆ ئەو شوێنانە با بەڵام لە کاتی ئێستادا ئەو قەیرانە دارایی کە هەیە ئەو ڕێگر بۆ لەواکەوە خزمەت گوزاری بۆ ئەو ئەمڕۆ کۆمەڵێک بڕیاردان دەرکرد سەبارەت بە کۆڕۆنا دۆخی هەولێر لە کۆڕۆنا بەرەو مەترسی دەڕوات یا خۆت مەترسی ئەوە هەیە کە جیلی نوێی کۆڕۆنا لە هەولێر هەبێت بۆچی ئەم قەرارانتاندا ئەمڕۆ بەڵێ ئەوەی کە هەیە لە وڵاتانی دەرەوە لە وڵاتانی ئیقلیمی دەوروبەریش بەداخەوە یعنی ڤایرۆسەکە بە شێوەیەکی ترجارێکی سری هەڵداوە کە وەکو خۆت ئاماژەت پێکرد جیلی نوێی کۆڕۆنای یان کۆڤید 20 ئێمەش ئەو مەترسیەمان هەیە خوا نەخواستە
لە ماوەی داهاتوو ئەو ڤایرۆسە جارێکی تر بە شێوەیەکی تەشەنە بکە بۆیە هەموو ئەو ڕێکارە خۆپارێزیانەی کە ئێمە لێگرینە بەرەوە ئەو بڕیارانەی کە دەردەچن لە وەزارەتی ناوخۆ پاڵپش بە بەیانی ژمارە 1 ساڵی 2021 لە بەرژەوەندی هاوڵاتیان و تەندروستی گشتیە. زۆر سپاس بۆ هەموو لایەکان بەخێر بن.